ئەو کاتان باش زۆر بەمان ڕوبەڕووی کێشەی فەیسبوک دەبینەوە هەندێکی لە بەهۆی هەڵە مامەڵەکردنمانە لەگەڵ ڕێساوی یاساکانی بەشێک شپیلانمان لێ دەکەن گروپەی سایبەر لێمان دەدەن فێڵمان لێ دەکەن یەکێک لەو ڕێگە نزیکانەی من دەمەوێت لێرە وەکو یارمەتیدانێک وەکو ئەوەی کە بە ئێمەش گوترا ئەمەش نەمان دەزانی ئێوە بیزانن ئەویش ڕێکخراوی ئاشتی ڕێکخراوی تەکنەلۆژیا بۆ ئاشتی هەیە کە پردێکن لە مابینی خەڵکو و فەیسبوک کۆمپانیای مێتا ئەوە چ مشکلەیەکی گەورەتان هەبێ ئەوانەی کە ڕێگا ئەوانەی کە ستەمی لەسرە ماسەلەن ئەتوو ڕێنماییەکان هەڵە دەکەی ئەوە ناتوان بۆت بگەڕێنەوە ڕیپۆرت لێ دەدرێەوە ناتوان هەڵ بلوت بگەڕن بەڵام کاتێک کۆپیڕایتت بە تاوان لێ دەدرێ تۆ ئەو ڤیددیوی من مەسەرەن دەبدرێت کە ئێمە زۆر ڕوبەڕوو دەبینەوە ئەو ڤیددیوی من دەبدرێ لە فەیسبوکەشکە دادەنێن دەڵێن ئێمێ بە بەرواری مانگەک لەمە دواتر مانگەک پێشتر یان ئەوە دەچن فەیسبوکێک بە هەمان ناوی من دروست دەکەن وێنە و ئەوەی من لێدا دادنێن دەڵێن ئەوە ئێمەیە بردیتی هەموو فەیسبوک کەشم لێ دەبن لێ قەپات دەکەن لێ دەسوێنن لەو بارەوە زۆر ئەوە دەبێت یەک هەویەکان بنێری هەویە و شتی بەڵگەکانی خۆتیان نەبۆ بنێری دووش دەبێت ئەو کۆپیڕایتانەی کە لێت دەدرێت لەسەر ئەو جۆرە ڤیددیویانە کە گوایە تو کۆپیڕایتی خەڵکت بردیە سکرین شۆت بکەیت لە بۆ ئەو ڕێکخراوی بنێری کە ڕێکخراوی تەکنۆلۆژیا بۆ ئاشتیە بەشی کوردیشیان هەیە بەست بە تەواوەتیەوە نەکردی عەرەبی ئینگلیزیان تەواو هەیە لە ئەپلیکیشنێکیان هەیە بە ناوی تیچ چار پیاسی تیچ TECH 4 PEACE بە ئینگلیزی من ئەوەم خوێندەوە تیچ 4 پیاسی لێرەشە بۆتان دادنێن پەیوەندیان پێ بکەن بەشی پەیوەندیان هەیە بڕۆن ناو ئەپلیکیشنەکەیان داونلۆد بکەن ئەوە بەو ناوەیە کە ئەوەکەی بەو شێوەیە دەرەچێتن بەو شێوێ ئەو ئەدەرەچەوی تەنیشت ئەوەیە سوود لێ وەردەگرن نامەیان لە بۆ بنێرن من دڵنیام یارمەتیتان دەنەوە چۆن یارمەتی منیاندا دوو پەیزی هەرە قەرەبارغیان لە بۆ من گەڕاندەوە وەزائیدەن فێڵەکانیش لەو گروپە سایبەرە ئاشکرا دەکرێت بەڕێزان من لە کۆتایی دەمەوێت یەک سەرنجیش بدەم ببورن یەک سەرنجیش بدەم أشكر شكر جزيل الأخ أوس اللي استطاعت أن ترجع لي 2 من أكبر صفحاتي في الفيسبوك وأتمنى له شكر وجزيل شكر جزيل